بێت لە بابەتی شتردا باس لە گرنگی وەرزشەکەین لە مانگی ڕەمەزاندا بێگومان ئەبینین کە مانگی ڕەمەزان دێت بەشێک لە مرۆڤەکان تەندروستیان تێکەچێت بۆ کارەوەی خواردنیکی زۆرە خۆن دوای کەفتارەکەنەوە بەڕاستی گرفتیان بۆ دروستە بێ و بەشێک لە وەرزشکارەکانیش بەردەوام ئاگایان لە تەندروستی خۆیان هەیە لە شێوازی خواردنەکانیان چی لە شیرینی بێت چی لە چەوری بێت چی لە سوێری بێ بەڕاستی ئەمە کاریگەریی زۆرە بۆیە زۆرجار لە ڕوانگە تەندروستیەکەەوە دکتۆرەکان زۆرجار خەڵک ئاگادارەکەنەوە کەسەکان ئاگادارەکەنەوە کە ئاگایان لە تەندروستی خۆیان بێ بۆیە وەرزشکردن باشترین شتە زۆرجار بینین خەڵکانێک هەیە کە مانگی ڕەمەزان تێت لە بری ئەوەی شرین تۆزی کێشیاندا بەزێنێستەکەی وایە کێشی زیاترە بێت ئەویش گرفتێکی تر دروست دەکات تاکو چەند گرنگە ئێمە بەردەوامی لە وەرزشکردن و وەرزشکردن بنەمایەکی سەرەکی بێ بۆ لە شولارمان و بۆ تەندروستی خۆمان بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز عەبدولخالق شەریف وەرزشەوانمان کردووە. کاک عەبد بەخێر بیت. باس سەلامەت دەستان خۆش بێ بۆ بەرنامە گرنگە بەرنامەیەکی گرنگە بۆ هۆشیارکردنەوەی هەموو تاکێک. کاک عەبد با لەوە دەست پێ بکەین تاکو چەند گرنگە لە مانگی ڕەمەزانی شواز لە وەرزش نێنین بەڕاستی هەر خەریکی خواردن بینی و تۆزێکە خەڵک نەوسنە بێ لە مانگی ڕەمەزانە ئاگامان لە تەندروستی و کێشی خۆشمان بێت. سەرەتا بەناوی خۆی گەورە سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ بەرنامە جوانە. وەرزش زۆر گرنگە بۆ هەموو مرۆڤێک بۆ هەموو تاکێک لەبەرەوەی وەرزش بەشێکی گرنگە بەشێکی سەرەکیە لە هێشتنەوەی جسم هێشتنەوەی هەموو ئینسانەکان هەموو مرۆڤەکان بە پتەوی چەند خواردن گرنگە چەند پارە گرنگە وەرزشی دوو قات و سێ قات گرنگترە بۆ مانەوەی ئەم جسمە بە پتەوی بە بەهێزی بۆیە لە ڕەمەزانیشا هیچ کەمتر نییە لەو مانگەکانی کە بەردەوام لە وەرزشا بین لە جوڵایە بین چون وەرزش گرنگی خۆی هەیە دوورمانەخاتەوە لە قەڵەوی دوورمانەخاتەوە لە شەکەرە لە کۆمەڵێ نەخۆشی لە کۆمەڵێ بیرکردنەوە چکم کە تۆ وەرزش دەکەی ئەو دوو ساعتە ئەو ساعتە تەنیا بیر و خۆشت لای وەرزش و ڕاضەکەیە. شتێکی سەیری شەیە هەندێک وەرزشوان هەیە جا ڕێز و حرمەتی زۆرم بۆ هەمویان لە مانگی ڕەمەزاندا لێ خۆشببوون بۆ خۆیان دەرەهێنن یان بە ڕۆژوو نابن یان وەرزش ناکەن. ئازانی چۆنە ئینسان کە کەوتە ناو تەمەنێکەوە ئەگەر پێشتر وەرزشی کرد بێ دەسمی بە بەهێزی ماوەتەوە بەڵام ئەگەر وەرزشی نەکرد بێ ئەگەر ڕاضی نەکرد بێ ئەگەر مێهنەیەکی هەموو تاکێک لەم وڵاتەیە پێویستی بەوەیە کە بژێوی ژیان دابین بکە بۆ خۆی ئایا مەعیشەتە دەوام و ئیلتیزاماتە سەنفی عەسکەریە سەنفی ئەمنیە بەڵام لە دوای ئەمە تۆ دەرفەتێکە دەیە بۆی بتوانانی وەرزش بکەیت بۆی بتوانانی جسمت بە بەهێزی بتوانایی بێڵیتەوە ئەم جسمش پێویستی بە جوڵەیە تو خواردن ئەخۆی مەسلەیەکی پێشنیاڵی خواردنیش ڕیانەوەیەوێ بۆیە دەبێت جوڵە بکەیت دەبێت وەرزشکی وەرزش شەرت نییە تۆپی پێبێ ئەتوانی بە هەموو شێوازێک وەرزش ئەتوانی جوڵ ئەتوانی بجوڵی ئەتوانی ڕابکەی ئەتوانی پیاسە بکەی یعنی مهمەی جسمت لە جوڵەیە بێ. زۆر باشە. کاک عەبدولخالق ڕەنگە لە ڕۆژانی ئاسایی کە مانگی ڕەمەزان نەبێت گروپەکان تیمەکان پلانی ئەویان هەبێت ڕاهێنان بکەن یاخود کەسێک ڕاهێنانی تایبەت بەخۆی هەبێت ئایا لە مانگی ڕەمەزاندا ئەمەیان بۆ قەرەبوو دەکرێتەوە پلانەکان گۆڕانکاریان بەسەردادت یان ئەوانش لە پشوودا دەبن خۆی کۆمەڵە گروپمانێ گروپی شاخەوانیمانێ ئەوش بەشێکە لە وەرزش گروپی تۆپی پێمانێ ڕۆژانە تەمرین و ممارەسەی خۆیانەکان گروپی تایکواندۆ و ئاسن و کۆمەڵێک بابەتی ترمان هەیە بەڵام لە مانگی ڕەمەزان دەتوانن دوای نوێژی عیشا دوای تەراویح بەشێکە لە وەرزش جسمت لە جوڵەیە دەتوانی بچی لە قاعە قەرەبووی بکەیتەوە یان دەتوانی بچی لە یاریگاکان ڕاکردنی خۆت بکەی یان دەتوانی دوای نان خواردن هەڵوڕەیەک بکەی ڕۆژانانی سەعاتێک شەوان سەعاتێک بجوڵی ئەوش بەشێکە لەوەی کە دەتوانی لەم مانگەیە قەرەبوو بکەیتەوە بووی کە جسمت دوانەکەوێت. بەڵێ تاکو چەند گرنگە ئەو کەسانی کە چوونەتە تەمەنەوە لە مانگی ڕەمەزانیشا بەردەوام بن لە وەرزشکردن خۆی بۆ بە تەمەنەکان زۆر گرنگە چونکە جسمیان لاوازە کە ئینسان کەوتنەوە تەمەنەوە جسمی وەکو گەنجی نامێنێ بەڵام کە وەرزشی کە جسمی بەهێزە بێ جسمی بەقەوەتە بێ دوورە بێ لە کۆمەڵێ نەخۆشی تۆ ئەگەر بەداو دەرمان بەڕێوە ئەبی شەکەرەتە کۆمەڵێ نەخۆشی لە جسمتە لاوازە ئەتوانی بەم وەرزشە بە دوورکەویتەوە لەو کۆمەڵە دەوا و دەرمانی کە بۆ جسمیشت خراپە بۆیە وەرزش بەشێکی گرنگە بۆ جسمی هەموو مرۆڤێک.
زۆر باشە کاک عەبدولخالق چی سەبارەت بە ئێمەی گەنجان جاری وهەیە دەڵێن دێڵە خۆ جارێک گەنجین یەک تەمەنێکی زۆر دوور و درێژمان ماوە ئەوەی زیاتر گرنگی پێ نادەین وەرزش یاخود بە تایبەتی کە ڕۆژوەشکەین ئیتر ئەوەندە ماندوو شەکەتی نەکسەر لێ خەوین چۆن وا بکەین مامەڵەیەکی باش لەگەڵ تەندروستی و جەستەماندا بکەین هەرچەندە ئێمە ڕەنگە تەمەنێکی گەنجترمان هەبێت خۆی دوولایانەیە گەنج بوونی جسمی زۆر خراپە ئێستا شەوان درەنگە خەوێ خواردنی خراپە ڕاضیش ناکات ڕاضەکەی زۆر بە سەرەکی وەرنەگرتووە تەنیا بۆ کاتێک بەسەرێ باگەر دەرفەتی بیان مەجای بیان حەزی لێ بیان تااقەتی بێ بەڵام گەنج دەبێ ئیرادەی هەبێ ئەبێ ئیرادەی هەبێ بێ خەوی ڕێک بێ ئەبێ خواردنی ڕێک بێ بەردەوامیش بێ لە جوڵە چون گەنج لە ئێستادا دەتوانێت بوونیەکی جسمی بەهێز دروستکات ئەگەر گەنج بم وەرزشە بەردەوام بێ و بەردەوام بێ لەگەڵ وەرزش تااقەت و حەزی ئەچێتە ڕاضەیە کە بۆ جسمی بۆ مێشکی بۆ هەموو شتێکی باشە دوورەکەوێت شەوەیە لە شوێنە ناتەندروست و ناشیاوەکان بەڵێ تاکو چەنێکە بەڕستانیش بەرپرسیاریتانەیە گوێ لە داواکارەکانی گەنجەکرێن و هاوکاریانەکەن چ لە مانگی ڕەمەزان بێت چ دوای مانگی ڕەمەزان بێ و یاخود ئەگەر ئێوە داواکارەکانتان جێبەجێ نەکرد ئەیانگەیەنە سەروی خۆتانەوە وڵا سوپاس بەخۆی گەورەیەمە ئەرک و بەرپرسیاتێکمانەیە کە بەرپرسیاتی گەنج و لاوی وەرشکارەکەی من لە بخۆن لە مەکتەبی سیاسیم کارجێری مەڕبندم لەگە برای بەڕێزمان کاکاسوین کاکاسو درێغی نەکردو مەکتەبی سیاسی و یەکێتی نیشتیمانی کوردستانیش درێغی ناکە بۆ بواری وەزش بە تایبەتی بۆ گەنجان لاوان وەرشکاران بە هەموو بوارەکانیەوە هەموو بەشەکانی وەزش تەنیا قەدەممان نەگردوتە ئەوەی کە بڵێن پشتگوێی بەشەکانی تر بخۆین بەڵام بۆ ئەم مانگی ڕەمەزانە گەنج و لاوی وەرشکاریان تیپە وەرشیەکانیان یانە وەرشیەکان داواکاریان هەیە بۆی بتوانن بەردەوام بن ممارەسەی حەزەکی خۆیان بکەن توانەکەی ئێمە مەحدودە بەڵام ئێمە ئەگەر لە توانای خۆماندا نەبێ لە بەشەکەی خۆمان جێبەجێکین بۆیان دەیگەینە سەرەوەی ینی وەرشی چەند سۆماڵیان تیپە ملیەکان داواکاریان لە ئێمە کردووە بۆ ئەوەی بتوان یاریگاکانی نۆژەم بکەینەوە بە کتابی کە ڕسمی هێناومانە داواکاریەکانی فێرگە و ئیتیحاد شەباب و تیپە ملیەکان و ئەوانەی کە داوای لە ئێمە کردووە بە کتابی ڕسمی یاوردومانە ئەوەی کە بۆمان بکرێ بۆیان دەکەین ئەوەی بۆشمان نەکرێ ڕەوانەی سەری خۆمانی دەکەین و هەواڵان و برایانمان لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی حتمەن ئەوانیش پێیان خۆشە خزمەت بە گەنج بکەن هاوکار و پشتیوانیان دەبین بەڵێ شتێکی خۆی ئێستا ئەم جەوە بۆ وەرزشکردن زۆر خۆشە چکە زۆر ساردا نا زۆر گەرمە جای مە باتەنها لە تۆپی پێیان نا خۆی نەکەینەوە بۆ نمونە خەڵکەیە مەلەوانیەکە و خەڵکەیە چۆن بڵێ یاری ئاستەکە تاوەکو چەندێک وەرزشکاریش پێویستە لە مانگەیە بەڕاستی ئاگادار بێت چکە بۆ لەبەرەوە تۆ جاری وایە جسم خاوە بێتەوە تۆ لە بینی و تاکوێوانە نانت نەخواردووە ئاوت نەخواردووە دواتر تۆ لێک ناکان پرۆسەیەک دەست پێکا دەسەکەی بە نان خواردن و ئاوێکی زۆر بەڕاستی ئەمەش گرفت دروستەکە گە وەرزشێکی جوان و تەندروست دەکەی لەگەڵێ 100% وایە بۆ مانگی ڕەمەزانە تۆ بۆ نموناگە لە پێشترا وەرزشت کردو هەفتەی 4 ڕۆژ کردو 5 ڕۆژ کردو 2 ساعت تەمرین کردو 2 ساعت ڕاکردت کردو 2 ساعت مبارەسەی مەلەوانی بێ هەچ وەرشێ لە وەرشەکان بێ بەشەکان دەتوانی قەرەبووی ئەوە بکەیتەوە کە لە شەواندا بتوانی بەشێک لەو وەرشە بکەی بۆی جسمت بۆ خۆی بمێنێتەوە مانگێکمان لە بەدەسایە دەتوانی زەختێکی زۆر لە خۆت نەکەی بۆی جسمت تووشی ئیسابە و تووشی تەمەزوقات نەیە بۆی ئەگەر هەر یاریزانێک هەر وەرشوانێک ئەگەر لە بەشەکەی خۆیدا مراعاتی وەزعی خۆی کرد و بەردەوام بوو ئەگەر بە کەمیش بێ شەوان بتوانێت جزئێ لەو تەمرین و وەرشانەی کە پێشتر دەیکرد بەشێکی جێبەجێ بکە بۆی جسمی بۆ خۆی بمێنێتەوە چونکە مەجای تووتت مانگێکمان لە بەردەسایەتەوە 14 بۆ 15 ساعتیش ناخۆی ئەگەر شەو لەسەری یەکسەر بچووی دەستکەیتە تەمرینی قووەت و تەمرینی ئەوەی کە ئەتەوێ لەوانەیە جسم هەزمی ئەمە نەکات بۆی دەبێ ئاگاداری جسمی خۆمان بین و بەردەوامیش بین لە جوڵە و وەرزشکردن باشە کاک عەبدولخالق ئەو تیمانی کە لە زێر سەرپەرشتی بەڕێستیان باست کرد پێویستیان بەڕاهێنان هەیە بۆ ئەوەی وەکو ئاماژەت پێکرد تەمەڵ لە بە جسمیان یاخود فێری ئیسراحەت نەبێت لە مانگی ڕەمەزاندا چۆن شوێنتان بۆیان کردوێتەوە ئایا لە دوای بەربانگ ئەوان ڕاهێنانەکانیان دەکەن یاخود بەر لەوە کاتێکی ئاسایی و ئەتوانن ڕاهێنانەکانیان بکەن خۆی هەندێک وەرشوان پێیان خۆشە پێش فتار دەچن بە نوێ سەعاتێک بە سەعاتێک پێش فتار دەچن جوڵەیەک دەکەن پێیان باشە هەم جسمیان وەری دەگرێت هەمیش بۆ لاوازبوونی جسمیان بۆ زەعیفی تەندروستە
هەندێکیش دوای فتار شوێنمانەیە شوێنی هۆڵی لە جوانیمانەیە بۆی بتوانن ممارەسی وەرشی خۆیان بکەن یانی یاریگاکانمانەیە بلاستۆریانەیە ڕۆشنکەرەوەیانەیە دەتوان لێ بڕۆن ڕاکردن و وەرشەکەی خۆیان بکەن بووی دانەبڕێن لەم مانگی ڕەمەزانەیە ئەم سێ شوێنەمانەیە دەتوانن سوودی لێ وەربگرن هەست کەس و بەپێی سنف و تااقەتی خۆی بەپێی مەجای خۆی هەندێکی دەتوانێت بچێت لە قاعە پێی باشە تەندروسترە هەم یاری ئاسنی لەگەڵ دەکات هەندێکیش پێی باشە وەرچێکی احتیادی بکە دەتوانێت لە یاریگاکان ڕۆشنکەرەوەی تایە بچێ سعاتێکە نوو سعاتێکە بخۆی جوڵێک بە جسمی دەکا بووی جسمی بە پتەوی بمێنێتەوە دەستەکانت خۆش پرسیاری تر ماوە تووشی خان بکەین بەڵێ یەک پرسیاری کە بکەم بەس کاک عەبدولخالق بەر لە ڕەمەزان لە مانگی ڕەمەزان و دوای ڕەمەزانیشدا بێگومان لایەنە وەرزشەکان پێویستیان بە خزمەت و پێداویستی زۆرە ئایا لە ڕووی دابین کاریەوە تاو بۆیان دابین کراوە یاخود هێشتا بەپی پێویست خزمەتیان نەکرا و کەرەستەی پێویستیان بۆ دابین نەکراوە وەڵای ئێمە سوپاس بۆ خۆی گەورە برای بەڕێز گەورەمان کاگاسۆ لێرە بەرپرسی هەمومانە و بەرپرسی زوودی کەرکووک سلاحەدینە درێغی نەکردووە بۆ بردێکی وەرزشمانەیە برای بەڕێز و خۆشەویستمان کاک دکتۆر عەلی تەها گەنجێکی بەتوانایە گەنجێکی چالاکە هاوکاری هەموو یانە وەرشەکان ئەکات هاوکاری هەموو تیپە وەرشەکان ئەکات و ئیتحادێکشمانەی لە کەرکووک ئەویش بە بەردەوامی هاوکاری تیپە وەرشەکان و گەنج و لای وەشکار دەکات ئەم حزبە خۆشی وافێرە کە خزمەت بە گەنجان دەکات چونکە گەنج دی لەمووی هەموو بۆنەیەکە بە تایبەتی حزبەکەمان پێویستی بە نوێبوونەوەی پێویستی بە گەنجە گەنجی خوێنگەرم ئەم گەنج و لاوە وەرشکارانەی ئێمەش چێشکە بن هەر ئێمەشکە بن ئەبی ئێمە پشتیوانیان بین ئەبی ئێمە هاوکاریان بین ئەمی ئێمە داواکاریەکانیان بگەین ئەگەر بە خۆشمان نەکرێ بۆیە برای بەڕێز و گەورەشمان کاک قوبات جێگری سەرۆکی وەزیران و بەرپرسی ئەم زوونە تەواو هاوکاری وەرشکارانە خۆشی گەنجێکە وەرشوانێکی باشە تیمێکشی ڕاستپاردووە کە خزمەت بە گەنجان بکەن بەیانە وەرشەکان بکەن بەپی توانای خۆمان چون توانای ئێمەش مەحدودە ناتوانین بڵین هەموو نادەکان وەکو خۆی پێداویستەکانەمانە جێبەجێ کردووە لەوانەیە بتوانین مەبلەغێکی هاوکاری دارایی بۆ جێبەجێ بکرێ و یاریگاکانشیان بەپی مروی زەمن بڕیاری داوە دەبوو یانزەیە هەموو کوردستان سلێمانی ڕانیە هەڵەبجە چەند چۆماڵ هەموو یاریگاکان نۆژەن بکرێتەوە بەڵام کاتی دەوێت بۆیە بەردەوامە خزمەتکردن و زەروریشە داواشیان لێکن لێرەوە داوا لە برای بەڕێزمان کاک قوبات کاک عەلی تەها برای بەڕێز و گەورەمان کاگاسۆ کە هاوکاری تەواوی وەرشکارانی هەموو کوردستان بێ چکم پێویستیان پێمانە ئێمەش دەبێت داکوکیکەری ڕاستەقینەی ئەوان بین چکم ئەگەر ئێمە نەیگەین و هاوکاریان نەکەین و پشتیوانیان نەکەین ئێڕووکەنە چۆ ناچار لێمان زویرە بن دڵگەرانە بن لێمان ئێمەش ئەو ئەرک و بەرپرسیاتی کەمانە وەکو گەنجێک کە لە مەکتەبی سیاسین و لە بەشی گەنجان و وەرشکارانین ئەبێ داکۆکیکەرێکی باش بین داکۆکەریش دەبین و کردوشمانە سپاس بۆ هاتنت سپاس بۆ میوانداریت دەستیەوەش خۆش بێ زۆر سپاس ئەگەر هاوکارانمان لەگەڵماندا هەماهەنگ بن کۆمەڵێ وێنەمان هەیە هاوکارم کرمانج بابەتێکی ئەمادەیە کە لەسەری تاوتوێ دەکات ئەمە کات دەبەخشین بە بەڕێزیان جا پێم وابێ ئەوەش هەر لە سۆنگی بابەتی لە سۆنگی بابەتی وەرزشیە باز لە خانمیەکەکەین کە